سرور ما فرموي إنما أنا بشر الخلقي نبزان من مروفيكم وكو إيوا وإنكم تختصمون إلي إيوا دين ولا من بوشي شكانتان بيغمبر صلى الله عليه وسلم وكو بيغمبري خواب وقاندني آيين داد دوريش بوا حاكميش بوا روجانا خلق شوتا لاي بوشي شكان باشترين حل كتشيشل لغال خلقيا كهبو برزان دو بدو دانيشن بيكوا بخوا هرچی مشكلة وأم تشيشو كشتنو بريني أم سردما هي كروجانا بداخل ديبيني نم كردستاني خومان داهي أويا چێشەت هەیە دوو بە دوو دانیشە شتێک لە حەقی خۆت تەنەزول بکە والله پیاوەتیە دەست لە منی کە و گەرنی یەکتر ئازاکەن خۆتان سۆڵح بکەن بە خۆتان حەل نەبوو ڕیسپێکی قەومەکەتان مەیگەێنە پۆلیس و ئاسایش پیاوێکی بەڕێزی وەکو ئەم پیاوە بەڕێزانە دانیشێنە بەڵێ وەرە دوو قسەی خێرمان لە بەینا بکە شتێک لە من کەمکەوە کاکە با من کەم بکەم شتێک لەو کەمکەوە لە ناوەندێکە بە یەکمان بگەێنە یەخ خۆماڵ و داوا بێ پیاوی سوڵح و سەڵاحەت ئەویش ئەگە بۆ خوا کاری کرد بێ وەڵی سەرکەوتوو دەبێ و کێشەکەتان کۆتایی پێدێ نەبوو پەنا بۆ ئاسایش بەرە پەنا بۆ پۆلیس بەرە پەنا بۆ دادگا بەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم هانی خەڵکیدا ئەگەر کێشەکەت هەر حەل نەبوو وەرە بۆ لای من ئێوە دێن بۆ لای من بۆ چارەسەرکردنی کێشەکانتان پەلاماری چەک مەدەن لە یەکتر دەستێک حاکم بیبڕێ خوێنی نییە یعنی چیە نەزیف نابێ لەو شوێنەدا ئەوەندەی حاکم لێزانیوە و بەڵگەکان وایە ئەگەر مافەکەشت بخورێت و هێشتا قازانستە چونکە لە قیامەتە تۆ براوەی ولا دنيا شخوت ومالو من دالكت وخزم كان إلا شر وآجاو كشتن باراست فرمي بلام ولعل بعضكم ألحن بحجته من بعض هندق لإيه وكذب ولا من دمي هراشة بلغ كاني وابزمان رواني دخات برتشاو قناعت بمني دادور بمني حاكم دكا كحق بوا بلام برانبر كحق كيبيا بخوا ما في أو دمي مردوه ئیتر فەقیرە لێی نازانێ زمانی قسەکردنی نییە گۆیانە ناتوانێت دیفاع لە مافی خۆی بکە منی دادوەر قەناعەت پێ دەکا کە من دەڵم بەخوا حەقی ئەمەیانە ئەو حەقی نییە بەڵام زۆر لەبلەبانە زۆر زمان ڕەوانە زۆر بەڵگەکانی جوان دەخاتە بەرچاو زاڵ دەبێ بەسەر ئەوەی تریانە فەرمووی فأقضي له على نحو ما أسمع من بڕیار لەسەرەوە دەدەم کە دەیبیستم سەیری وردی حەدیسەکە کە نەفرمە ما أعلم من ئەوەی خۆم دەیزانم نابێ حاکم بڵێ بەخوا من فڵان کەس دەناسم ئەوە نالەبارێک ئەوە خەڵکی دەیەکەی خۆمانە بابیشی هەر دز و نالەبار بوو نە بە عیلمی خۆی حاکم ئیش ناکە بە تەلەفۆنی فڵان کەس ئیش ناکە ما ئەسمع ئەو بەڵگانی کە من دایانبینم شاهیدە نووسراوە سوێند خواردنە ئەوەی کە لە دادوەریە هەیە من ئەوە دەبینم نە دەرەوەی دادگا دەبینم نە مێژووی ڕابردووی فڵان کەس دەبینم من ئەم بەڵگانە دەبینم على ما ئەسمع ئەمە زۆر گرنگە بۆ دادوەرەکان بەڵگەکانی بەردەم دادوەر دەبینم فمن قضيت له في حق أخيه شيئا ئەگەر کەسێک من بڕیارم بۆ داوەتم فڵان کەس کە تۆ شێشەل لەگەڵ فڵان کەسا هەیە و هەر یەکەتان بەڵگەی خۆتان